زانیاریەکی شۆکهێنەر هەناردەی نەوتێرێن بە بۆڕی بۆ تورکیا بەنهێنی بەردەوامە و وردەکاری ئاشکرا بوو. ڕەخنەکان لە بەغدا بۆ حکوومەتی عێراق زیاتر دەبێت و داوا دەکرێت لە جیاتی سزادانی موچەخۆران سزای بنەماڵە حکومڕانیەکانی هەرێم بدرێت. کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی نەکرا و حکوومەتی هەرێمیش دژی بەغدا پەنا بۆ کارتی دەرەوە دەبات. ڕێبوار کەریم وەلی ڕۆژنامەنووس نزیک لە باڵی نێچیروان بارزانی لە نێو پارتی تی دەکاتەوە هەناردەی نەوت بۆ تورکیا وەستا بێت و ڕایگەیان بەپێی زانیاریەکان ڕۆژانە 110,000 بەرمیل نەوتی خاو لە ڕێگەی بۆڕی نەوتی کوردستان لەوانەی تورکیا دەکرێت. ناوبراوتیشی ئەو نەوتە پێشەوەی بگاتە بەندەری جیهان لەناو تورکیا بە نرخی بازاری جیهان دەفرۆشرێ و لەگەڵ تورکیادا بەش دەکرێت. نا لە تورکیا و نە لە کوردستانیش کەس نازانێ پارەی ئەو نەوتە بۆ کێ دەچێت. دەژڵێت ئەو کۆمپانیا نەوتیانەی لە هەرێم کار دەکەن و پێیان دەڵێن بیانی زۆرینەی پشکەکانیان هیچ خۆیانە بۆیان ناتوانن دەستبەرداریان بن. هاوکات کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان داهاتی نەوت بۆ وەزارەتی دارایی سفرە و ناتوانێت بۆ موچە پشت بە نەوت ببەستێت. وتیشی داهاتەکە هەمووی بۆ کۆمپانیەکان و پێویستی ناوەخۆ دەڕوە. فەلاح مەشعەل نووسەری عێراقی لە بەرامبەر ناناردنی موچە بۆ هەرێم ڕەخنەی تون لە حکوومەتی عێراق دەگرێت. لە ئەوتارێکی ڕۆژنامەوانی بەناونیشانی خەڵکی کوردستان قوربانیەکی دڵتەنگ نووسیویەتی تاوانباری یەکەم حکوومەتی ناوەندە لە بەغدا پێویستە ژیانی خەڵکی کوردستان لە ناکۆکیەکانی لەگەڵ حکوومەتی هەولێر جیا بکاتەوە. دەژڵێت ڕاگررتنی ناردنی موچەی خەڵکی کوردستان کاریگەری لەسەر ژیانی بنەماڵەکانی بارزانی و تاڵەبانی و دەوڵەمەندەکانی کوردستان دروست نەکردووە. کاریگەری لەسەر کەسانی دەوڵەمەند و دەستڕۆیشت و ناکات وەکو کاریگەری لەسەر چینی ناوەند و هەژار لە کارمەندانی دەوڵەت دەکات کە پشتیان بە موچەی مانگانە بەستووە وەک مامۆستا و فەرمانبەر و خانەنشینان و ئەوانەی چاودێری کۆمەڵایەتی دەیانگرێتەوە. جێی باسا لە ماوەی ڕابردوش لەسەر بنەمای داواکاریەکی دەستگای ستاندەر زیاتر لە 40 سەر و سیاسی و چالاکوانی عێراقی داوایان کرد چیتر بەغدا لە جیاتی دەسەڵاتداران موچەخۆرانی هەرێم سزا نەدات. سەرەڕای ئەوەی بەپێی هەواڵی میدیاکان بڕیار بوو شەوی ڕابردوو چوارچێوەی هەمانگی بۆ پرسی بڕیاردان لەسەر پێشنیازی ناردنی موچە بۆ هەرێم دوای ڕەشنووسی نوێی ڕێککەوتنی هەولێر و بەغدا بەڵام کۆبوونەوەکە ئەنجام نەدرا. حکوومەتی هەرێمیش لە ئێستادا کارتی ناوخۆی بەدەستەوە نەماوە و پەنای بۆ کارتی نێودەوڵەتی بردووە. دوێنێ میدیایەکی دەسەڵات بڵاوی کردەوە کەوا وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕەشەی لە بەغدا کردووە کەوا هەناردەی نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر ئەو هەڕەشانە کاریگەریەکی ئەوتۆیان لەسەر بەغدا نییە چونکە تەنها وەک وەڵامی پرسیاری میدیاکان ئەو هەڵوێسە ڕاگەێنراوە نەک وەکو سیاسەتی فەرمی دەرەوەی